سپاس بۆ ڕێکخراوە ساقلەمیە جیهانی کو پشتوانێکی سەرەکیە کەرتێ تەندروستی لە عێراقی لە هەرێما کوردستانی و تایبەتیش لە پارێزگا دووکێ ئەڤروکە بدوماهێکینانە هەواکە هشیارکردنا خەلکی سەرانسەری عێراقیە و لە دووهوکێ بدوماهێکێتینن پشتوانیا وێ هەوێش لای ڕێکخراوە ساقلەمیە جیهانی هاتیەکردن هەروەسا لای ڕێکخراوە کۆمەڵە نوژدارên عێراقی و کۆمەکە خورد و گەنجێت خەلکێ دووهوکێ ڕابووینە فشارکردنا خەلکی بۆ مایە پێنج ڕۆژە تایبەتی وانجا ئەوێت نەخۆشی زێدە لێ بەڵاو ئەکیت ئەف جورە هەوێت هشیارکردنی گەلە پێتەوینە و دێ پشتەوان بن بۆ کەرتێ تەندروستی و خەلک زێدەتر خۆ پارێزین داخوازە مەژیش خەلکیەوە زێدەتر تشیار بن خۆشێک و دیرکەن و خۆ پارێزنش نەخۆشیە خۆ پارێزنەوە دەبیتە ئەگەر هەندێک و کێمتر خەلک توش بیت و مخابنی واژی ئەو خەلکی بەرین و کە گیانە خۆش دەستدای هیڤیامە ئەوە ژمارەوێژی دەکەمتر لێت و ئەوی پێتەبیب نەخۆشخوانێژی بن دەکەمتر لێتەوە ئەم وەک تەندروستی دێ بەردەوام بین سەر خۆپارێزیە دەرەجەیەک و هەروەسا زێدەکردنە شیانên کەرتێ تەندروستی بۆ پێشوازیکردنە نەخۆشە و دروستی چارەسەرکردن حتا بەری 4-5 هەفتەیە دیار بوو gelek نەخۆشیە بەڵاوە بە تقریبا بێژم حتا بەری vê heftiyê tu dînî pîçekê kêmtir lê hatine belê ev nabîte pîver heta em pitir dîvçûnê nekeyin mavê 2 heftiyê bêda bizanin ka jimara xelkê tuş bî çend bûye ve wê daxilî xestê bîn çend bûye em neşên biryarê bidin ku rewşiya baştir e belku rewş hel astekê berz bûye ev du sê rûje jimara nexweşa kêmtir tête tûmal hûkar hene ev nexweşiya êkî wan hûkara بیتن خلق زیادتر هشیار بوده زیادتر خود پارێزیتن بیتن ئەو ڕێکارên نیە تجورا ئۆپەراسیۆنا بڕیار سەردای و جێبەجێکردنا وان لە ئاستێکی باشتر بووە و هەروەسەژی گرتنا دەرگێن قوتابخانە کێمبوونە تێکەلبوونێ حتا ڕادێکە بە هەمی ئەگەرن ژمارە نەخۆشە و توشبوونە نەخۆشە کەمتر لێ هاتبوو